الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتێوی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەکانی شیرینچا. ئەمەڵقەیەش تایبەتە بە نزیک بوونەوە لە مردن. ئەو حاڵەتە زۆر سەیرەی کە لە کوردستانی خۆمانە ژمارەیەکی هێچکار زۆر لە خەڵکی ئەم دیاردە زۆر سەرسوڕهێنەرەی بینیوە، بە خەونا بە واقعی و بە تەواوەتی ڕۆحی هەستی کردووە کە ڕۆحی ڕۆشتۆتە جیهانێکی تر. و دەلیل و بەڵگەکانی ئەم دیاردەی نزیک بوونەوە لە مردن لە هەژمارکردن بە دەرە زۆر لەوە زیاترە کە تەسەووری ئێمە بیکات. لەبەرەوە زیاتر لە 25 ملیۆن کەس لە ئەمریکا ئەم چیرۆک و بەسەرهاتیان هەیە و نووسراوە و مؤسسات و شوێنی تایبەتی هەیە بۆ کۆکردنەوەی ئەم بەسەرهاتانە و دیراسەکردنی قوڵ لەسەر ئەم باسانە کراوە. گرنگیدانی بەرنامەی شیرینچا و کەناڵی ئاسمانی پەیام بەم بابەتە لە کوردستانی خۆشەویستمانە یەکەم کەناڵەکە گرنگیەکی جددی بەم باسە زۆر گرنگادا کە تایبەتە بە ژیانی هەموو مرۆڤایەتی، هەموو ئینسانێک، هەموو ڕۆح لەبەرێک کاچێتە جیهانی بەرزەخ وەچی بەسەر دێت و کۆمەڵێ لەو تیشکانی کە لەو جیهانە بە ئێماگاتەوە لەم ئەڵقانەیە ئینشاءالله باسییانەکەین. فەرمووی. خۆشەویستانم، لە درێژەی ئەو چاوپێکەوتنانەی کە تایبەتن بە ئەو کەسایەتی و مامۆسا و کەسە بە ڕێزانەی کە حاڵەت و ئەزمۆنی نزیک بوونەوە لە مردنیان بینیوە، پێمان خۆش بوو بینە خانەقا و مزگەوتی پێنجوێنی خۆشەویست لە خزمەت جەنابی بەڕێز مامۆسا مەلا عەلی و جەنابی مامۆسا کاتێک کە فەقێ بووە لە خانەقای بیارەیە ئەزمونێکی بەو جۆرەی بینی و حەزمان کرد لە زمانی خۆیەوە بیبیستین و بینەری ئەم بەرنامەیە بین و لە خزمەتیا بین. مامۆساگیان بەخێر بن. خوا سەلامەتێکا قوربان خۆتان بەخێر بێن ئینشاءالله سەر و سەرچاو. موفق من یاخەوە. مامۆساگیان، جەنابتان چ ساڵێک لە خانەقای بیارە بوون و فەقێ بوون و خوێندکار بوون لەوێ؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. قوربان تقریبا من ساڵی 2009 ڕۆیشتم بۆ خوێندن بۆ بیارە. لەوێ دەستم کرد بە خوێندن لە خزمەتی ئەو مامۆستا بە ڕێزانەیە و ئیتر دەستپێکی من ساڵی 2009 بوو. 2009. بەڵێ. ئەو کاتە مامۆستا جەنابتان حاڵەتێکی ئاواتان بەسەر هاتوو و ئێمە پێمان خۆش بێنە خزمەت جەنابتان کە لە ڕێگەی مامۆسایەکی بەڕێزەوە کە پێڕاگەیاندین. پێمان خۆشە کە ئەو بەسەرهاتە چۆن بوو، چۆن هەستێ بە چی کرد، ئەو حاڵەتە چی بوو بینیت؟ بەڵێ قوربان، وەڵای ڕاستیەکەی من بڵین لە دوای مانەوەم 2 ساڵ لە خانەقای بیارە لە ساڵی 2011 قەدەری خوای پەروەردگار تووشی نەخۆشیەک بووم. نەخۆشیەکە بە نەخۆشیێکی ئاسایی وەکو بڵین ئەنفلۆنزا و هەڵامەت و پەتایەک تووشی قەساباتێکی زۆر بووم. دیارە بیارش ساردە و طبعاً کەشوهەوایەکی سارد و بەڵێ جەوێکی زۆر ساردی هەیە، کوێستانە، لە زستانە من وام لێ هات، لە زستانە زۆر بێتاقەت بووم بە نەخۆشیەکە. وەڵحاصل وەکو بڵێ عیلاجیژم بۆ وەرەگر ئاسایی، بەڵام دیارە قەدەری خوای پەروەردگار چاک نەئەبوومەوە. کۆمەڵێک لە هاوڕێکانم وتیان ئەو کاتە پێم وتیان ئەنفلۆزا بە تایبەتی ئەڵامەت و پەتا ئەگەر خۆ بشۆری بە ئاوی سار زووتر چاکە بیتەوە. ڕاستیەکەی منیش بەگوێ ئەوانم کرد هەتا بێ نەخۆشیەکە قورستر بوو لەسەرم، ناڕەحەت بووم، زۆر بێتاقەت بووم. دیارە ئەمەش قەدەرێکی خوای پەروەردگارە بوو ئەوەی کە من ئەم حاڵەتە ببینم. وەجگە لەوەش لە خزمەتی بەڕێستانە باسی کەم و کۆمەڵێک لە موسڵمانان ئینشاءالله گەر چاویان پێ بکەوێت ئیسفادەی لێ ئینشاءالله. تقریبا بۆ هەفتەیەک زیاتر من ئەم نەخۆشیم پێ ماوەیەوە و زۆر بێتاقەت بووم، حاڵم نەمابوو، ناڕەحەت بووم. ڕۆژێکیان لە حوجرەکەی خۆمە، ئەو حوجرەی کە من تایە ئەمامەوە لەگەڵ چەند برادەرێکی خۆمە تالیب العیلم
ئەو حجرەیە کە تیای ئەمامەوە دوو پەنجەرەی تیا بوو، پەنجەرەیەکیان لە لای ڕاستی قیبلەوە بوو، پەنجەرەیەکی کیان لە پشتی قیبلەوە. منیش ڕاکشا بووم لەسەر پشت لە ڕوون کردبووە سێری ئەو پەنجەرەی دەرەوەم ئەکرد کە پشتی کردووە قیبلە، بێتاقەت بووم، دەستم بەرز کردەوە لە حوزوری خوایە، کۆمەڵە دوعام کرد. یەکێک لە دوعاکانەوە بوتم یا ڕەبی خوایە زۆر ناڕەحەتم، زۆر بێتاقەتم، ئەم نەخۆشیە چاک نابمەوە پەروەردگارە، بەڵکو ڕۆحم کێشی بم بیتەوە بۆ خزمەتی خۆت. ئەم دوعایم کرد لە خزمەتی خوای پەروەردگارە. تۆزێک دوای هیلاک بووی نەخۆش زۆر هیلاک بووم. تۆزێک دوای ئەوە کە سێرم کرد لە پەنجەرەکەەوە، لە پەنجەرەی ئەوەی کە پشتی لە قیبلەوە بوو، تۆپەڵێک هاتە ژوورەوە. هەست کرد ماوەسا کە بە ئاگا بوویت، ینی خەو نەبووم. نەخێر نەخەوتە بووم، چاوم کرده بوو سێری ئەوێمە کرد، تۆپەڵێک هاتە ژوورەوە وەکو با بڵێن وەکو نورێک. بەس تۆپەڵ بوو، باڵێ تۆپەڵ بوو، باوەشێک بوو، هاتە ژوورەوە و منیش کە ئەوە حەزم بە مردنە کرد، ئەو نە ئاواتە خواز بووم کە بمرم، زۆر پێم خۆش بوو کە لەگەڵ هاتە ژوورەوە یەکسەر زانیم ئەمە مەلایەکەتی گیان کێشانە، مەلەکول مەوتە. ماوسەگەن لە پەنجەرەکە کرابوویەوە یا پەنجەرەکە نەکرابوویەوە، هەر یەکسەر خۆی هاتە هەر یەکسەر لە پەنجەرەکە و ڕاستەوخۆ هاتە ژوورەوە. طبعاً زانیت مەلەکل مەوتە کە هاتە ژوورەوە من زانیم ئەمە مەلەکول مەوتە. لە پاڵ ماوەستا سیان چوارێکی کەش بە چواردەوریا حازر بوون، بە چواردەور مەلایکە. بەڵێ قەدەری خوای پەروەردگار من جوڵەم لێ بەڕایتر پێشەوەی ماوەسا باسی جوڵە بکەیت، باسی ئەو حاڵەتە بکەین. شێوەیان چۆن بوو، لە چی ئەچوو، ینی ئەو نورە لە چیە چۆ تۆپەڵە کە هات نەژوورەوە؟ ئەوەی کە هاتە ژوورەوە کە من بینیم نازانم ئێستا بڵێم لە چیە چوو، یعنی شتێک نییە کە من بتوانم تەسەوری بکەم بۆ تۆی باس بکەم بڵێم وەکو ئەوە وابوو. بەڵام بڵێن ئەو نورە کە هاتە بەرچاوی من وەکو هاڵاوی گەرما، هاڵاوی گەرما چۆن ئەوەی کە لە بەرچاوی منابێ ئێستا هاڵاوی گەرما تۆپەڵێک سپی بێت. بەڵێ تقریبا مەیلە و سپی هاتە ژوورەوە. ئەمانەی تریشکە بە چواردەوریا وەسابوون بە پێوە هەمویان وەسابوون. ئەمزانی ئەمە مەلەکول مەوتە، ئەوەی کە گیانە کێشێت، ئەوانەی کەش بە چواردەوریا مەلایەکەتەن. منیش سەیری ئەوانەکەم، سەیری مەلەکول مەوتەکەم، سەیری ئەوانەکەم، جوڵەم لێ بڕا، نەمەتوانی نەدەسم بجوڵێنم، نەقاچم بجوڵێنم بەبێ هیچ شێوازێک. قەدەری خوای پەروەردگار بەبێ ویستی خۆم وام ئەزانی دەم کرایەوە. مەلەکول مەوت شتێکی بەدەستەوە بوو، شتەکە وەکو دازوا بوو، داسێکی قەوس، داستێکی قەوز و بەڵام بە قەدەر داسیش گەورە نەبوو، نوکەکەی ئاوا زۆر لار نەبوو بووە. وام زانی هەستم کرد کە دەسی و بەمداسە چۆن ئەڵەی ئەچێت بە ناو قورگی منە. وردە وردە هەستم کرد لە نوکی پێکانمەوە ڕۆحم دەرەکێشێت، بەو داسە ڕایەکێش، بەو داسە ڕایەکێشێت. منیش سەیری مەلەکول مەوتەکەم و سەیری ئەوانەکەم و حاڵەتێکی بێتاقەت نەبوو، هیچ بە حاڵەتەکە ناڕەحەت نەبوو. ینی خۆش بوو ماوەسا، زۆر خۆش بوو، نە ئەترسام، نە ئازارم هەبوو، نەخەفەتم پێ ئەخوارد، زۆر زۆر تەبیعی بوو بەلامەوە. دەستی کرد بە گیانکێشان، ڕۆحی دەرەکێشام. لە سەرەتا بڵێن کە ڕاکشا بووم نوکی پێکان، وردە وردە خۆم هەستم پێ ئەکرد، ئاگادار بووم، هەتا هاتە ئەژنۆکانم زانیم کە ئەیتر خۆم بیرم لەوە ئەکردەوە کە ئێستا لە نوکی پێمەوە هەتاوەکو ئەژنۆم ڕۆحی تیانە ماوە، سارد بۆتەوە. هات وردە وردە سەرکەوتە سەرەوە هەتاوەکو گەیشتە لای ناوکم. کە گەیشتە ئەویا منیش بیری فەرمودەیەکی پێغەمبەرم کەوتۆ صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ: من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. هەر کەسێ ئاخرین کەلیمەی لا إله إلا الله بێت، خوای پەروەردگار ئەخاتە ناو بەهەشتەوە. منیش دەستم کرد بە لا إله إلا الله کردن، لا إله إلا الله، لا إله إلا الله، چەند جارێک لا إله إلا الله م کرد. اینجا دوای ئەوە شەهاتومانێکم هێنا، ئەشهەدو ئەن لا إله إلا الله
وأشهد أن محمد رسول الله. چاوەڕێی ڕەحمی خوای پەروەردگار بووم لە دڵی خۆما، زۆر ئاواتەخواز بووم، زۆر پێم خۆش بوو کە ئەگەڕێمەوە بۆ حزوری خوای پەروەردگار. ئەنی هیچ بێتاقەت نەبووی؟ هیچ بێتاقەت نەبوو، هیچ هەستی بە ئازار نەکرد؟ هیچ ئازارێکم نەبوو، تەنیا ئەوە نەبێ یەک تۆس وا هەستمە کرد کە لاشەم گەرمە، هەستم بە گەرمایی یەک ئەکرد یەک تۆس. ئەنی ئەو ڕۆحکێشانە وەکو گەرمیەکێتە دەرەوە، گەرمیەک هەستم بەوە ئەکرد، ئەنا هیچ بێتاقەتێک ڕووی تێ نەکردم. دەستی پێکرد وردە وردە تا گەیشتە لای بڵێن سەر سینەم و گەیشتە لای قوڕگەم. ئیتر تەواو خۆم ئامادە کرد کە ئیتر من تەواو ئەمرم لە کۆتاییم پێت لەم ژیانەیە. لا إله إلا الله ئەکەم، هەر لا إله إلا الله ئەخوێنم، بەریامەوە هەستم کرد کە گرتبوومی بەریام. ئەنی هەست کرد ماوەسە چۆ دەرەوە؟ بەڵێ تاوەکو ڕۆحم تاوەکو لای قوڕگیژم هەستم پێکرد ئەمزانی کە ڕێناهێتە ئەویا. طبعاً منیش هەر چاوم کراوەیە سەیری ئەمانەی چواردەورەکەم، ئەمانەی چواردەورێکیان لیستێکی بەدەستەوە بوو، فایلێکی بەدەستەوە بوو. منیش نەمەزانی ئەم فایلە چیە بەدەستیەوە، نەمەزانی ئەم مەلایەکەتانەی کەوەتان لە چواردەوری ئەم مەلەکول مەوتەیە چی ئیشێکیان هەیە. بە کورتی بەری دام، کە بەری دام منیش سەیری مەلەکول مەوتم کرد، وتی تۆ وادەم ئەو لا إله إلا الله نەت کرد، خوای پەروەردگار تەمەنی درێژ کردیت. سبحان الله. ئەم دێ ماوەسە زۆری پێچوو هەستەکەی لەو عالەمە، ئین لە دنیا ڕەنگە زۆر کەمی پێچوو، لەوێ هەستەکەی زۆر زۆری پێچوو. یعنی هەر تەبیعی ئەڕوات، ئەوە نەبێ بڵێ بە کاتێکی کەم تێ ئەپەڕێت یان بڵێن کاتێکی زۆر ئەخایانێ. من نازانم، چونکە لەو کاتەیە تەبیعی من سەیری سەعاتم نەکرد و تا بزانم بە دەقی خۆمان چەنەی پێچوو ئەوانە. بەڵام ئەمەی کە من چەنە بۆ باسەکەم ئەوەنەی پێچوو بە کاتێکی کەم نەبوو. منیش سەیری مەلەکول مەوتم کرد کە ئەمانەی بۆ من باس کرد، وتی تەمەنی درێژ بوو. منیش زۆر حەزمە کرد کە بگەڕێمەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار. زۆر بێتاقەت بووم بەوەی کە مەلەکول مەوت ڕۆیشت. بەڵێ وتی تۆ لەبەرەوەی ئەو لا إله إلا الله نەت کرد، خۆی گەورە تەمەنی خوای پەروەردگار تەمەنی درێژ کردیتەوە. منیش ئەو نەبێتاقەت بووم و حەزمە کرد بمرم. مەلەکول مەوت و جەماعەتەکەی بەجێیان هێڵام، نازانم ئیتر ئەو نازانم ون بوون دیارە نەمان. دوای ئەوە زۆر بێتاقەت بووم کە سەیرەکەم لە دوای ئەمە ڕۆح گەڕایەوە بۆ لاشەم و تەبیعی هاتمەوە سەر خۆم و بەڵام کە تۆزێ هیلاک بووم، تۆزێک هیلاک بووم، هەناسە بڕکەیەکم پێکەوتە بوو. زۆر دوعام کرد، خۆش هاتەوە. بەڵێ وتم دەی خوای گیان دە بەخوا من حەزەکەم بمرم و حەزەکەم بێمەوە بۆ خزمەتی تۆ. ئەم دوعانەم زۆر کرد. اینجا خەوم لێکەوە، دوایەوە خەوم لێکە و سبحان الله مەلەکول مەوتم بینیەوە. ئەم جاریان لە خەوا ئەم جا لە خەوا بینی. بەڵێ وتی بۆ دوعاکەی لە خۆ. منیش وتم بەخوا بێزارم و زروفەکەی ئەوەیە ترسم تووشی گوناهیش بم، حەزم لە دنیا نییە، حەزەکەم بگەڕێمەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار. مەلەکول مەوت وتی 10 20 30 40 50 ساڵی تر تۆ تەمەنی درێژ بووەوە. ئەم جارە ئەگەر داوا بکەی لەخوا دەستەکەم بە هەردوو چاوتە هەردوو چاو دەرێن. زۆر ترسام. وتی 10 20 20 30 نەیوت کامیان 50 نەیوت کامیان فەرمووی 50 ساڵ تۆ تەمەنی درێژ بوویەتەوە. ئەگەر ئەم جارە داوا بکەی لەخوا بمریت دەستەکەم بە هەردوو چاوتە هەردوو چاو دەرێن. تە دوای ئەوە منش کە خەبەرم بوویەوەتم یا ڕەبی شکورم دیارە خۆ دەزانیت مانەوە و مردنی ئینسان چی خێرە و چی باشە بۆ ئێمە. من ئیتر تا ئێستا گەر داوام کرد بێ خوای پەروەردگاریشە فەرمێ وەلا تەمەنەو المەوتە، ئێوە تەمەنای مردن مەکەن. ئیتر من هەرگیز تەمەنای مردن ناکەم، چونکە ڕاستی ترساندی ترسام هەم ئەو بڵێن لەم خەوەی ئەو حاڵەتەش کە لە دوای ئەم حاڵەتەش ئەوە فێر بووم بەڕاستی. یعنی مانەوەی ئینسان لە دنیا خێرە، ئەگەر چاکە بکەی چەند جار خێرە، ئەگەر تووشی گوناهیش بیت بە هەمان شێوە لە دوای گوناهەکە کە ئەستەغفیرڵڵایەکەکەی خوای پەروەردگار خێری ئەستەغفیرڵڵاکەت بۆ نووسێت و خراپەکەیش و بۆ کا بە چاک. اینجا کە ئەمن ئەم معنایە نەکەوتە مێشکمەوە و فێری ئەمە بووم لەم دەرزەوە. ئیتر سوپاسی خوای پەروەردگارم کرد کە خوای پەروەردگار جارێکی کە ژیانی بەخشیەوەتەوە بە من و لە دوای ئەوە ئەلحەمدولیلا گەر توانی بێتم کەمێک خواپەرستی و تەخوا عیبادەتم کرد بێت.
وەڵا قوربان ماوسەگیان لە دوای ئەم بەسەر هاتە هەست ناکەی تۆ ترسی مردنە نەماوە بەڵێ ڕازە فەرمی نەخێر ناترسم لە مردن یعنی ئەوەی کە بینیت مردنێکی خۆش بوو بەڵێ زۆر خۆش بوو ئەوەی کە باسی یەکەن هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ناڕەحەتی مردنەکە طبعاً مردن بۆ ئینسانی مسلمان زۆر ئاسانە تا فەرموون وەکو چۆن لەناو مەسینەیەکە ئافتاوەیەکە ئاو ببێت چۆن خاڵی بکەیتە خوارەوە چەند بە ئاسانی ئاوەکە خاڵێ بێتە خوارەوە ئەو نە بە ئاسانی ئینسانی مسلمان ڕۆحی دەرەجێ لە لاشەی بەمەرجێک تەقوا عیبادەت و خواپەرستی هەبێت من لە مردن ناترسم ترسم لێی نییە زۆر خۆشە هیچ ناڕەحەت نییە ئارەوەڵا خۆشەویستان ئێمە لە خزمەت جەنابی بەڕێز مامۆسای خۆشەویستمان دکتۆر بەختیار مەولود پێنجۆنیین و لە خزمەتیانین بۆ ئەم باسە گرنگانە و حەزەکەم جەنابی مامۆسا باسێکی مردن و نمونەیەک لە عیبرەت وەرگرتن لە مردن و لە کەسێکی ئیماندار و موسڵمان کە جەنابیان بیستیانە لە شاری پێنجۆنی خۆشەویست مامۆساگیان بەخێر بێنێخوا. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه واي پروردگار جنابتان موفقکە دامەزراوتان کە ئەم کار و کردەوەتان بۆ کاتە توێشی و قیامەت و دوورکەوتنەوەتان لە هەموو ئازارێکی دنیا و دواڕۆژ منیش بە خێراتنی جەنابتانەکەم. وەڵا نمونە زۆرە لەسەر با بڵێن کەسانی ئیماندار و خواناس و چۆن خوای پەروەردگار ناویان بەرزەکاتەوە لە دنیا و لە دواڕۆژ و چۆن بۆنیان خۆشەکە لە دنیا و لە دواڕۆژ. من نمونەیەکی واقعیانەمان لایە کە با بڵێن ئێمە ساڵی 2006 بۆ ساڵی 2007 لەو مودەیە لەبەرەوەی کە گۆڕستانەکانی پێنجوێن تەواو بوو بوون جێگەکانیان پڕ بوو بووە و بۆ ئەم کاتەش ڕەنگە ئەو شوێنانە نەگونجاو بێ لەبەرەوەی هەمووی بەردە و شوێنی ڕقی زۆرتیایە. مامۆسایانی پێنجوێن بەعام لە هەوڵی ئەوە بوون کە گۆڕستانێکی عام بەڵێ بۆ پێنجوێن دابین بکرێت. ئەو ئەلحەمدولیلا بە هەوڵ و تێکۆشانی مامۆسایان و هەروەها کۆمەڵی ڕشسپی و کۆمەڵی پیاوچاک لەم شارەیە دوای ئەوەی کەوا تەکلیف کرا لە کۆمەڵێ بەڕێز موسڵمانی بەڕێز لە گوندی ڕاوگان کە نزیکە لە شارۆشکەی پێنجوێنەوە ئەوانیش موافقەیان کرد. سبحان الله یەکەم کەس کە نێژرا لەو گۆڕستانە یەکەم جەنازە کوڕێک بوو کە لە ساڵی 1990 کاتی ڕاپەڕین کۆڕەوەکە کە هاتبوون لێرە ناشتبوویان بە ئەمانەت بەڵام شوێنەکەی باش نەبوو لە ڕێگەیە بوو لە نزیکی ڕێگەیە بوو و تەنیاش بوو ترسی ئەوەشە بوو کە کێڵڕێ و ئەمانە لەبەرەوە کاک حاج سابیرمانەیە حاج سابیری ڕاوگان حاج سابیری حاج شێخ ڕەشی پێڵێن ناسیاوی ئەوان بوو ئەو بۆی چۆنەڵی پێشنیار کردبوون کە با بێن کە سوکارەکەی و بێن لەو گۆڕستانەیە بینێژین ئەم بیگوێزینەوە. قەدەری خوا وا بوو ئیتر کە سوکاریشی موافق بوون لەسەر ئەوە هاتن کۆمەڵی مامۆستا و هەروەها کۆمەڵی ڕیشسپی بەشداریان کرد لە چۆنەڵی گواستنەوەی ئەو گۆڕەیە. بەڵام ینی لە حاڵەتی گواستنەوەکەیدا بەڕاستی شتێکی زۆر غەریب و عجیب زۆریشی پێچوو مامۆستا بەڵێ تقریباً ینی زیاتر لە 15 ساڵی پێچوو 16 ساڵ 7 ساڵ کاتێکە هەڵدراوە ماشاءالله ینی ئەوانی کە لەویایە بوون وتیان ینی تا ئەسە بۆنی وا خۆشمان بەلوتان نهاتووە بۆنێکی خۆش و هەروەها ینی حاڵەتێکی غەریب لەو با بڵێن قەبرەیە دروست بوو ینی بووە هۆکاری ئەوەی کە خەڵکی پرسیارکە لە خاوەنی ئەم جەنازەکەش مابوویەوە جەنازەکە مابووە لێ ئیتر کاتێکە پرسیاریان لێ کرد ینی وتیان ئەم گەنجێ بووە معدل ئیش و پیشەی قورئان خوێندن بووە ینی زۆر ڕوو لە خوا بووە و بەڕاستی زۆربەی کاتەکانی بە دوعا و بە قورئان و بەوانە سەرف کردووە. بۆیە ئێستا یەکەم با بڵێن یەکەم قەبر کە لەم گۆڕستانی تازەی ڕاوگان هەیە نێژرا و پێڵن ئیمام لەلای ئێمە یەکەم کەس کە ئەنێژرێ لەو شوێنەیە پێڵن ئیمامی ئەو گۆڕستانە ئەو گەنجەیە کە
کەسوکارەکەی لە سلێمانی لە با بڵین لە منتیقی بەکرە جویانیشتەجێن ئەوە بووە هۆکاری سەرسوڕمان و هەتا ئەوانی کە لەو دەورەیە بوون بەڕاستی یعنی حاڵەتێکی ئیمانی زۆر عەجیبیان بۆ دروست بوو کە ینی بۆنێکی جیاواز لەو بۆنانی کە جیاواز کە کەس بۆنی وە خۆش ینی بەلوتان هاتووە ئەوە جەنازەکان گواستەوە جەنازەکان گواستەوە و کۆمەڵی مامۆستا و کۆمەڵی خەڵکی زۆر بەشداری تیا کرد بووە یەکەم کەس کە لەو گۆڕستانەیان نێژرا ینی ئەوانی کە گەنج و لاون ڕاستەکەی من زۆر جارێ ئەوم بۆ گێڕاونەتە وەکو تەشجیعکردنێک بەڕاستی هەر کەسێک لەگەڵ قورئانە بێ قورئان ئینسان بەرزەکاتەوە قورئان ئینسان بۆن خۆشەکە قورئان ئینسان گوناهی لێ هەڵەوەرێنێ قورئانە کە ئینسان چۆنەڵی وای لێ ئەکا کەوا ناوی گەورەی باتێ لە دنیا و لە دوا ڕۆژە یا یعنی ئەوە نمونەیەکی عجیب و غەریب و لەلام کە خوای پەروەردگار هەر لە دنیایە بۆ خۆشەویستانی خۆی ینی کۆمەڵە شت پیشانی خۆشەویستانەدا و کە ئەوانی کە ڕوو لەخوا بوون بە تایبەتی قورئان کە خوای پەروەردگار چۆن گەورەیانەکات. زۆر دەستخۆشیم هەیە بۆ جەنابەت بۆ ئەم بەرنامەیە ئەم بەرنامانی کە بەڕێزت تۆمارت کردووە لە بەرنامەکانی ڕابردوو لە بەرنامەی شیرین چاو پاشان ئەم بابەتە زۆر زیند و هەستیارە بابەتی مردن و نزیکبوونەوە لە مردن بێگومان بابەتێکی زۆر زیندووە بابەتێکی زۆر کاریگەرە بابەتێکی بێگومان زۆر هەستیارە خوای گەورە خۆیە فەرمێ ئین فی ذلك لذكرى لمن كان له قلب بێگومان ئەو پەڕی عیبرەتی تایە ئەو پەڕی جێگەی ڕامانە بۆ کەسانێک کە خاوەنی دڵ بن بۆ کەسانێک کە خاوەنی زەڕەیەک ئیمان بن مامۆستا شێخ فادح بێگومان من زۆربەی ئەو بەڕێزانی کە لێم پرسیون گوێبیستی بەرنامەکەی بەڕێز بوون یاخود بەرنامەکەی بەڕێستیان بینیوە بێگومان زۆر کاریگەرن بەم بەرنامەیە چونکە بابەتەکە باسی مردنە باسی مردن هەموو ئەو کەسانی کە بێگومان حاڵەتەکەیان بەسەر هاتووە کە خۆیان لەناو حاڵەتەکەیان بوون و حاڵەتەکەیان بەسەر هاتووە گێڕاویانەتەوە چ کاریگەری لەسەر خۆیان چ کاریگەریشی لەسەر خاوخێزانیان دەوروبەریان کەسە نزیکەکانیان بێگومان هەمووی کاریگەری ئیجابی بووە بێگومان لەبەر ئەوەی کە بابەتەکە قەزیەکە قەزیە باسی ئیمانە ئەم بابەتە من ڕاستەخۆ ئیجێڕم بابەتە ئیمانیەکانەوە بابەتی مردن کە پێغەمبەرجان عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئەکثیروا من ذیکری هادمی اللەذات زۆر بیری ڕوخێنەری لەزاتەکان بکەن هەموو ئەو کەسانی کەم حاڵەتانیان بەسەر هاتووە بێگومان بوونەتە کەسێکی تر لەگەڵ کەسی ڕابردویانە زۆر گۆڕانکاریان بەسەر هاتووە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی خولوق و ئەخلاقیاتیان هەموو کەس خۆیشان لەسەر زمانی خۆیشان و کەسی نزیکیشان بێگومان باسییان کرد کە ئەم کەسی کە ئەم حاڵەتی بەسەر هاتووە گۆڕانکاری بەسەر هاتووە لەبەر چی لەبەر ئەوەی کە من وای ئەخوێنمەوە بەڕاستی وای لێتی ئەگەم بابەتەکە وەکو عەرزم کردی خوای گەورە ئامانجێتی لە ڕێگەی ئەم کەسەوە ئیختیاری کردووە هەموو ئەو ئەحادیثانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئەو ئاەتانی کە خوای گەورە باسی مردنە و باسی پێغەمبەری خوا باسی جیهانی بەرزەخی کردووە باسی ژیانی ناوگۆڕی کردووە خوای گەورە ئەم کەسی هەڵبژاردووە بەشێک لەو ئاەتانەی خۆی کە غەیبە و ئێمە شعوری پێناکەین و تەنها وەکو دەق و ئەحادیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بیستمانە ئەم کەسە خۆی تێکەڵ بەو جیهانا بێت و بۆ ئێمە گێڕێتەوانێ خۆی بەو جیهانەیە ئەڕات بێگومان نیعمەتێکی زۆر کاریگەرە خوای گەورە بەهۆی ئەم حاڵەتەوە نیعمەتی ئیمان بۆ میسانانە بەڕاستی خوای گەورە نیعمەتی ئیمانی پێبەخشیون بوونەتە کەسێکی بڕوادار یان مامۆستا شێخ فاتح من کەسم بیستووە بەڕاستی باسی کەسێکیانە کرد لە پێنجوێن کە وەفاتی کردووە چەند ڕۆژێک دەناو قەبرا بووە لەوانەیە جەنابەت ئەم حاڵەتت نەبیستی بێ ناوی محەممەد بووە دراوسەیەکی بەڕێزم باسیە کرد ئەو پاش 2 ڕۆژ 3 ڕۆژ لە قەبرا بۆ پاشەوەی کە زین و بۆتەوانێ پاش ئەوە 10 ساڵ ژیا هەر بە حەمە مردوو ناویان بانیان کردووە ئەو هەر لێمانە پرسی کاکە محەممەد چیت بینی تۆ شتێکمان بۆ باسکەی و وازی لێ بێنن بەڵام ئەو کابرا زۆر کەمدوو بووە زۆر بۆتە ئەهلی عیبادەت زۆر حاڵەتێکی تایبەتی هەبووە بەڕاستی
جا لەبەرەوەکو عەرزم کردی من وای خوێنمەوە بێگومان ئەم بابەتە کە پێغەمبەرجان عليه الصلاة والسلام فرمي الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت بێگومان کەسە زۆ ژیرەکان چێر ئەو کەسانن کە زۆر لۆمەی خۆیانەکەن و ئیش ئەکەن بۆ پاش مردن خۆیان بێگومان بەڕاستی توێشوی خۆیان پڕ ئەکەن بۆ پاش مردنیان خۆیان ئاماداکەن بۆ پاش مردنیان من وای خوێنمە مامۆستا شێخ فاتح هەموو ئەم جۆرە کەسانی کە ئەگەڕێنەوە بەڕاستی سەرجەم ئەو ئاەتانەمان پێڵێن کە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام کە خوای گەورە لەسەر کەسی بڕوادارەکان لە قورئانە بۆمانە جێڕێتەوە یا قەومی ما هذه الحياة الدنيا إلا متاع وإن الآخرة هي دار القرار من وای خوێنمەوە بەڕاستی و هەمویان لەسەر زمانی خۆیان ئەوانەمان پێڵێن بێ ئەی قەومەکان ئەی کەسە نزیەکان کە کوێبیستی ئێمن کە ئێمە کە گوێیان لە ئێمە کە حاڵەتەکانی خۆمانیان بۆ ئەجێڕینەوە بێگومان ئەم ژیانی دنیاە ئەو پەڕی کاتێکی وەکو کاتێکی مناڵانە و کاتێکی زۆر بێ معنای ئاگادار بن ژیانی حەقیقی و ژیانی ڕاستەقینە بێگومان بیتێ لە ژیانی قیامەت و ئەو ژیانێک کە خوای گەورە بڕیاری بە کە مژدەی بە بڕوارە داران داوە بەڕاستی ماوەسەگیان فەرمووتان کە بەسەرهاتێکی ترتان هەبووە یاخود لە کەسێکی تر کە بیستوتانە مامۆسایەکی بەڕێزکە ئەوەی کە حاجیەکی هیچیانەوە بۆ کە سۆفیەکی بەڕێزکە مردنی خۆی پێی وتراوە ئایا وەکو کەرامەتی ئاگدار کراوە وەکو خەوێک بینیوێتی هەر شتێک بووبێت ئەوە چۆن بۆ مامۆسا ڕازەفرن بەلە قوربان لە سەی سادق مامۆستا محەممەدی لێیە مامۆستا محەممەد پیاوێکی باش و عالم و زانایەکی پیاوێکی بەڕێزە لە مزگەوتی کەس نەزانە ئێستا لە حاڵی حیاتایە مامۆستا مەلا محەممەدی مامۆستا مەلا عەبدوڵای زەینەب مەشهورە هەواڵیان لەنا ڕۆژێکیان وتیان سۆفی نادر هەبووە لە سەی ساعت بەڵێ هەواڵیان لەناوتیان سۆفی نادر وەفاتی کردووە طبعاً وەکو خزمایەتی خوڕنووکیە وەکو خزمایەتی و وەکو بڵێن دراو سێدێ ئەوانە ئێمەش ڕۆیشتین مامۆستا مەلا محەممەد لەسەر قەبرستانەکەیە فەرمووی خەڵکەکە خوای پەروەردگار ئاگادارە 3 ڕۆژ بەر لە ئێستا ئەم سۆفی نادرە هات بۆ لای من بە کوڕەکانی وتبووی کاکە بمبەن بۆ لای مامۆستا مەلا محەممەد هێنابوویان بۆ لای من و فەرمووی مامۆستاگیان وەسیەتێکە بۆ ئەەکەم دوای 3 ڕۆژی تر من ئەگەڕێمەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار من وەفاتەکەم بۆیە داوا و لێ یەکەم ئەم شتانم بۆ جێبەجێکەن لە دوای مردنەکەی خۆم بۆ نمونە ئەم پارەیەم داناوە بۆ کفنەکەم ئەم پارەیەم داناوە بۆ بکەن بە خێر ئاوان بۆ بکەن مامۆستا مەلا محەممەد فەرمووی وەڵڵی خەڵکەکە لە دوای ئەو موعیدەی کە سۆفی نادر دیاری کرد لە دوای 3 ڕۆژەکە و فەرمووی ئەو کاتە منە گەڕێمەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار چاوەڕێ بووم من چونکە بڕوان بە فەرمایشتەکەی ئەو هەبوو پیاوێکی چاک بوو هەواڵیان هێناوتیان مامۆستاگیان سۆفی نادر ئەمری خوای کرۆ گەڕاوەتەوە بۆ خزمەتی خۆ هەر لە عینە دوای 3 ڕۆژەکە بەڵێ ئەمەم لە جەنابی مامۆستا 20 جارێکی کەش فەرمووی مامۆسایەکمان هەبوو دەرزی پێ ئەوتینەوە لە سەردەمی فەقێتی خۆیان فەرمووی ڕۆژێکیان مامۆستا تەشریفی هێنا بۆ دەرس کە لە خزمەتی ئامانویست دەرس بخوێنین و دانیشتە بووین بە چۆکەوە لە خزمەتیا فەرمووی فەقێکان پرسیارێکتان لێ یەکەم ئەگەر پێتان بڵێن 3 ڕۆژی کە ئەمرن و ئەگەڕێنەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار ئێوە چیەکەن فەرمی ئەم پرسیاری لێ کردین ئێمەش هەر یەکێ بەش بە حاڵی خۆمان جوابماندایە و من ئەموت قوربان نوێژەکەم یەکێکی کەیوت منەچم گردن ئازایی یەکەم لە خەڵک یەکێکی کەی وەچم سەدەقەکەم وەحاصل هەر یەکێ و قسەیەکمان کرد مامۆستا فەرمووی فەقێکان وەڵڵاهی من چیم کردو هەر ئەوەکەم نەزیاوەکەم و نەکەم فەرمووی بەیانی طبیعی هاتەوە بۆ دەرس مامۆستا فەرمووی فەقێکان ئەگەر پێتان بڵێن 2 ڕۆژی کە ئەمرن و ئەگەڕێنەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار چیەکەن
ئێمە ژوتمان حرێک قسەیەکمان کرد و چاکەکەین و نوێژەکەین و یەکییانوتی وڵا قوربان منەچمە سەر بەرماڵ تا هەردان نامە خوارەوە و مامۆستا فەرمووی فەقێکان وەڵاهی من چیم کردو هەرەواکە سبحان الله فەرمووی بەیانی تەشریفی هێنا فەرمووی فەقێکان ئەگەر بڵێن دوای عەسر ئێوە ئەمرن و ئەگەڕێنەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار چیەکەن ئێمە قسەکانی خۆمان کردەوە فەرمووی مامۆستا فەرمووی وەڵاهی من چیم کردووە هەرەواکە فەرمووی مامۆستا محەممەد فەرمووی وەڵاهی جەنابی مامۆسامان دوای عەسر وەفاتی کرد ئەوەی کە سێ ڕۆژەکەی دیاری کرد و لەسەر سێمین ڕۆژە دوای عەسر گەڕایە بۆ خزمەتی خۆ جا بەڕاستی ئەم مسلمانانە ئینسانی مسلمانی باش خوای پەروەردگار ئاگاداریە کاتەوە لە مردنەکەی خۆی خوای پەروەردگار ئەیخاتە دڵیەوە کە کاتی مردنی تۆ نزیکە ئارە وەڵا قوربان خۆم ئەو حاڵەتە پیا نەڕۆشتم بەڵام کەسی عەزیزی خۆم بێگومان وەفاتی کردووە کەسی عەزیزی خۆم مەرحەلەیەکی ژیانی بێگومان بە مەرحەلەیە ڕۆیشت پاشان وەفاتی کرد پاشان گیانی سپارد مامۆستا ئاری برام ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ خوای گەورە میخاتە بە ڕەحم و ڕەزای خۆی و ئینشاء الله لەگەڵ مەجلیسی سەرجە مەجلیسی ساڵحان و پێغەمبەران بێ بە ئیزنی خوای گەورە هەرچەند بە فەزلی خوای گەورەوە پاش وەفاتی چەندین خوای گەورە چەندین خەوی خۆشخۆشمان بینیەوە بە فەزلی خوای گەورەوە لە خوای گەورە بە زیابێت مامۆستا ئاری برام بەم نەخۆشیە وەفاتی کرد ئەم نەخۆشی کۆڕۆناوشتە وەفاتی کرد هەموو کەسێکی تەمەنی نزیکی 50 ساڵ بوو بەڕاستی تەمەنی گەنج بوو تەمەنی زۆر نەبوو هەموو نەخۆشیەکەی 25 شەو بوو بەڕاستی یعنی کە هیچ نەخۆشیکی درێژخایانیشی نەبوو کە نەخۆش کەوت سبحان الله یعنی ئەوەی کە من ئێستا بیری دێکەم وەجاری وایە هەنێکات لە گەرمەی لە کاتی موسیبەتەکە زۆر هەستی پێ ناکەیت بەڵام کە پێغەمبەرجانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینە لیلمەوتی سەکەرات شعوری پێکەم کە بیری دێکەمەوە لەو کاتێک کە تووشی نەخۆشیەکە بوو هەتا وەکو وەفاتی کرد لە سەکەراتی مەوتاژیە بەڕاستی دەبەروی کە 6 ڕۆژ و 7 ڕۆژ بوو کە نەخۆشیەکە نیشانەکانی تیا دەرکەوت نەیتوانیوە سەربەرزکاتەوە هەتا کۆ ڕۆژێکە وەفاتکە زۆر قورسگرتی یعنی خۆی چەند یعنی تقریبا 10 ڕۆژی بوو تووشی بوو تاکو 2 هەفتەیەک پێش ئەوەی کە وەفاتکە زووی برایم هەستەکەم لە ژێری دەرنەچم تو ئەڵی لە ژێری دەرچم ئەیتر ئەم قسانە بووە من شۆک بوون بەڕاستی یان هەنێ خەوی عەجیب عەجیبی بینی بەڕاستی یعنی هەفتەیەک پێش ئەو وەفاتکە خەوی بینی بۆ براژنمی جێڕا بوانێ ئەیوە هەست ئەیوە خەوم بینی و ئەم شەو هەر بە هەمانشی وەکو ئاوا کەوتوم نەمتوانێت جوڵە بکەم بەڵام باخێکی خۆشی بەم شێوەیە چی من دەنگ لێو هاتووتی تۆمە جوڵۆرە ئێمە خۆمان ئەم دیوت پێەکەین خوای گەورە وەکو شتێک ئەم باخ ئەڵێ ئەم باخە وەکو زەلامێک بوو خزمەتی منیە کرد ئەوی تۆمە جوڵۆرە هەموو شتێک خۆمان پێ دەکەین جا ئەم خەوە بەڕاستی من لی تێ نەگەیشتم و بۆ چەند کەسێکی تریش بەڕاستی بۆ کەسی بە تەمەن و دنیا دیدە و خواناسمان جێڕایەوە بەڕاستی ئەو کاتەی یعنی بۆ دایکی خێزانی جێڕابی و یەکسەر دەستی کرد و بە گریانوی خوا ڕەحمکە بەڕاستی بەڵام هیچی لای ئێمە نەوت جگە لەوە چەند شەوێ پێش ئەوە بێگومان هەر خەوی ئەبینی خۆی وەکو عەرزم کردی زوو ئەم قسەی بە منەوەدەیت تەسەوڕەکەم لەژێر ئەم موسیبەتە دەرنەچم برایم بە فەزلی خوای گەورەوە کەسێکی دیندار بوو لە خوای گەورە بەزیابێت الحەمدولیلا زۆر ساڵح بوو زۆر دیندار بوو ئەهلی خەیر و سەدەقە بوو بە فەزلی خوای گەورە ئەهلی جەماعەت بوو ئەهلی کەبائیر نەبوو بە فەزلی خواوە سەغائیری شتێکی وای نەبوو بە فەزلی خوای گەورەوە زۆر کەمدوو بوو زۆر ساڵح بوو وەکو عەرزم کردی ئەو حاڵەتانی کە بەسەری هات مامۆستا شێخ فاتح زۆر کاریگەر بوو زۆر جێگەی تێڕامان بوو ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد ئۆکسجینی بەیانەکەی هاتە سەر 20 هاتە سەر 20 ئیتر بێگومان بەڕ هیچ حرەکەیکی نەما جوڵی نەما چاوی دەرپەڕی زمانی شیات بۆ دەرەوە تەنها بە جیهازی هەناسەدانی دەستکردەکە هەناسێدا ئیتر دکتۆرەکان بێگومان ئەو پەڕی ئیزنیان داین وتیان هیچ ئەمەلێکی نەماوە بێگومان خۆشم بێگومان کارمەندی تەندروستی خۆشم لە بوارەکە ئیشەکەم یعنی تەواو ئەمەل بڕابووین جا ئەو معلومی جەنابتانە ئەم حاڵەتە هەموو نەخۆشیەکە ئەگاتە ئەم حاڵەتە دکتۆرەکان بێگومان وتیان مادەم گەنجە بەشکم ئەو چانسەی بینێ
تراکیۆستۆمی بووەکەین تراکیۆستۆمی بێگومان بۆری هەوای ببڕێت و بە جیهازی هەناسەدانی دەستکرد هەناسی پێ بدرێت چونکە ئەمەی کە ئەیبینین وتیان بێگومان ئەمە عقڵ مردووە عقلی مردووە چونکە ئەم حاڵەتی کە بەسەر نەخۆشی ئەکەوێت حاڵەتی کۆما و بێ ئاگاییەوە و زانیاری بەڕێستان لە سەعات 8:30 بەیانیەوە هەتاکو سەعات 1 دوانیوەڕۆ ئەم برایان ئۆکسسیجینی لە 50 سەر نەکەوت تەواو یعنی هیچ هەست و شعورێکی نەما هیچ هەست و شعورێکی نەما هیچ جۆڵی نەما چاوی ئەبڵق بوو چاوی ورداخرا بانکردن چڕق هیچ ئیتیجابەیەکی نەبوو 4 ساعات 5 ساعات بەم حاڵەتەوە مایەوە تەواوی ئەمەر بووین بەڕاستی من لە بیری ئەوەیە بووم خزم و کەس ئاگادار کەم بەڕاستی مناقەشی ئەوەشمان کرد کە بێگومان لە مردووم چاوەڕی بەتاواتی ئەوە بووین کە ئەو هەناسەدانە کەمیشی نەمێنێت یعنی لە بیراویل دەچم مزگەوتێک بیشۆین ئەنی خۆم مناقەشی ئەو لەگەڵ خۆمە کرد و لەگەڵ هەنێک کەسی نزیکیشمە بەم حاڵەتەوە بەڵام مامەسا شەخ فاتی من ئەم حاڵەتە دایک و باوکم هەر زوو ئەحواڵیانە پرسی وەزعی کاکەت چۆنە من هەمووت باشە لەبەر مەعنەویاتیان بەڕاستی حاڵەتە خراپەکانە باز ناکرد بەڵام ئەیتر کاتی ئەوە بوو کە چەند هەناس تۆزێک هەناسی مابووتم بە دایک و باوکم لەم کۆتایی تەمەنیا بەڕاستی بانیان کەم ئیتر پێم وتن هاتن خزم و کەس بێگومان هەموو بەسەرمانە داواری باوکم و دایکم بێگومان زۆر ناڕەحەت بوون دایکم بەسەریەوە بوو بێگومان چاوەڕێ ئەوە بووین کە بە تەواوەتی گیانی دەربچێ بەڵام من خۆم هەروای ئەبینم و خزم و کەسی خۆشمان بێگومان هەروای ئەبینین دایکم بەسەری و هەردوو ئای خێری کردووە هەر ئاەتە کورسی خوێندووە بەسەریە هەردوو ئایا خوێن بەسەریە هەر دەسی ئێهێنا بە گیانە بەسەر سنگە کە شعورێکرد نەخۆشیەکەی سنگی بەسەر دڵە هەر ئاەتی خوێن بەسەریە بە ئیرادەی خوای گەورە ژیانی پێبەخشیێوانێ سبحان الله ئیتر دایکم دەستی لە ناو دەستیا بوو هاوریتی برایم ئاری دەستمە گوشێ دەستی دایکمی گوشی خۆشم شعورم کرد وردە چاوی سێرەکەم سبحان الله چاوی کەوتەوە جوڵە دەستی دایکمی گوشی و قاچیشی جوڵی و دەستی کرد بە جوڵە یعنی هەموو ئەندامەکانی دەشی کەوتنەوە جوڵە بەڕاستی شۆک بووین سبحان الله زۆر چاوەڕوان نەکراو بوو ئەوەی کە من کردم یەکسەر ڕام کرد چوون بەلای دکتۆرە کەوتم دکتۆر فریامانکەوە براکەم زیینوو بۆ کەوتەوە جوڵە وتی شتیوانیە چۆن شتیوا بێت یعنی قەناعەتی نەکرد بەڕاستی وتم کاکە وەختی ئەوە نیان چۆن شتیوانی وەرە فریامم کەەوە بەشکم بە ئیزنی خوای گەورە ژیانی پێبەخشیەوە زیینوو بێتەوانێ وتی تۆ بڕۆ ئێستا دێم بێگومان هاو زۆر چاوەڕوان نەکرابوو ئەوەی کە ئیزنی دابووین کەوتی بڕۆن ئەم حاڵەتی ئەنی هیچ ئەمەلێکی نەماوە ئەمانە پێویستی بەوەیە تراکیۆستۆمی بۆ کرێ و بۆری هەوای ببڕێت و بە جیازی هەناسەدان هەناسەبات وتی مادەم وا بێ بەڕاستی هیچ پێویست ناکات مادەم وا بێ پێویست بەوە ناکە ئاوا بمێنێتەوە چاوەڕێەکەی یعنی خزم و کەس هەموو ئەژنۆشکا بووی لە دەرەوە هەمووی چاوەڕێەوە بین تەرمەکەی بەرین لە دەرەوانێ بەڵام هەر هەمووی شاگەشکە بووین بەڕاستی هەر خۆمان خوێندوتم بە ئیزن و عەزەمەتی خوای گەورە ئەعجازێکی پیشانداوی لەسەر دەستی ئەم برایەم خوای گەورە سوکنایەکی بەدڵی دایکم داوە بەدڵی دایک و باوکم تاکو بەزینی بیبینەوانێ ئیتر خۆی کۆمەڵی قسەی زۆر عەجیبی کرد مامۆستا شێخ فاتحیە خۆی یەکەم شت چی کرد بەڕاستی کەوتە قسەکردن بە زەخت ئەیویست سیپاپەکە لەسەر دەمیلا بە جیهازی هەناسەدانەکە لەسەر خۆی لایە بر زۆر قوتێکی عەجیب وەگڕاوە دەسمی ڕائەتەکان زۆر خایمم گرت جیهازەکەی بە زۆر لابر هەر ئەیوت تۆ لای بن پاش 5 ساعات قسە نەکردن جوڵە نەکردن زۆر جێگەی تێڕامان بوو بەڕاستی جیهازەکەی بە زۆر لابرد ئەموو ئەیتر پڕقوڕی قسە بوو یەکێک لەو شتانی کە زۆر پێی ناڕەحەت مێسەژ بیری لێکەم و خەفەتی لێ خۆین ئەوەیە کە ڕێگەمان نەدا زۆر قسە بکە هەر لەبەر جیهازەکەم قسەوە سەرین بووی کە ئۆکسیجین دانەبەزێت بەڵام سوبحان الله وەکو عەرزم کردی و ئۆکسیجینی هاتە 20 دوای لە 50 مستەقیر بوو بە قسەکردنەکە وردە ئۆکسیجینی بەرز بووە بەرەو ئاسایی بەرز بووە تاکو 92 هات 94 لە 92 بوو لە سەعادیەکەوە حتاوەکو 5 و 6 ئێوارێ ئابم شێوەیە سبحان الله ئیتر قسەیە کرد لەگەڵ دایک و باوکم جیازەکەمان لابر بەڕاستی وەکو عەرزم کردی من خۆم لە بوارەکە ئیشەکەم یعنی هیچ باوەڕێکم بە بابەتە طوبیەکان نەما ینی وتم بابەتە طوبیەکان هەموو کە باسیەکەن ینی هەموو خۆم بێگومان خۆم چەندین حاڵەتی تریوان بینەوە کە نەخۆشەکاتە ئەم حاڵەتی بێئاگاییە
بەدەگمەن ئیلا من ڕەحیمە ڕەبی بەڕاستی مەگەر ڕەحمی خوای گەورە ژیان بگەڕێنێتەوە چاوەڕێم نەکرد ژیانی بگەڕێتەوە یعنی هیچ ئومێدێکم نەما بەڕاستی وتم دکتۆری ژنایی تەنانەت لەناو خۆمەنا مناقەشەوەمان کرد کە جیهازەکە نابین لەسەری چاوەڕێوەمان کردمان بە ئیزنی خوا هەروەکو معجیزەیەک ئینشاءالله هەڵئەسێتەوانێ جایود ئەو قسانی کە کردی زۆر سیر بوو یعنی وەکو هیچێک لەو شتانی کە بەلام زۆر کاری گەرم پێی دەموچای مامۆستا شێخ فاتح دەموچای زۆر گۆڕابوو زۆر سپی و نورانی هەڵگەڕابوو یعنی دەموچاوی زۆر عجیب وەک چۆن ئەڵێن سبحان الله ڕێگەڵی لە عالەمی بەرزەخەوە گەڕابوو یەکەم قسەکە دەستی وتی ئەمە معجیزەی خوایە ئێوە بۆ ئاکەن من نامرم بۆ ئاکەنیەوە مەگەر من بەمە ئەمرم دەستی بۆ جیازی سیپاپەکە ئەمە منەکوژێ من بەنە ماڵەوە ئەیتر زۆر تووڕە بوو ئەی وازم لێ بێن منە ڕۆم ماڵەوە هەڵەسم ئەم ناتوانی ئاریجان بۆ کوێ هەڵەسیت قاچی بەرز کردەوە وتی ئەوەتە چۆن ناتوانم تەنها دەستی بەرز کردەوە قاچی بەرز کردەوە من ئەتوارم وتم چییە کاکی گیان بواکە گیانەکەم مەکە چاوەکەی من تۆ ناساقی تۆ سیحەتەکەت ئەوە ناخوازێ ئەو ئەمە معجیزەی خوایە جا براژنم وتی چی بووە ئاری گیان بواکی تۆ تی من خەوم دیوە دوو مەلایکە داتون بۆرا ئیتر لەو قسانەیە بوو زۆر بەلامان و عەجیب بوو باشە مەلایکەت هاوەرە و چی بوو کاکی گیان ئیتر پڕ قوڕی قسە بووی ئەمە لە بەرەخسینەکە زۆمان قسەوە سەردەسی هەرد ئەویست لای بە ئەویست هەر جیازەکە لا بە ئیتر ئێمەش حەقیقەتەن چەند ساتێک لامان برد جیازەکەمان لەسەری لابر بەڕاستی بە پێوتە حساب بۆ دکتۆرەکان نەکرد یارو بیخەرە سەری بەڵام من بەڕاستی لەناو خۆمە نامشاوەرەمان کرد حساب بۆ دکتۆرەکان نەکرد جیازەکەمان لەسەری لابر زۆر مرتاح بوو ئیتر زۆر یعنی حاڵەتەکەی وەکو عەرزم کردی قسەکردنەکانی ڕەفتارەکانیشی زۆر جێگەی تێڕەمان بوو ئەیویست قسە بکات زۆر قسەی پێبوو وەکو عەرزم کردی ئیتر سوکنایی پێ بوو کە لە سەرمان لابر بەڕاستی اینجا ئەموت خۆم زۆر جێگەی چونکە وەکو عەرزم کردی دیمەنەکە زۆر جێگەی تێڕەمان بوو ئەموو ئاریجا منم ناسی ئەم ناسی ئەزانی من چێم چونکە حەسمە کرد کەسێکی ترە مامۆستا شێخ فاتح ئەی بەڵێ ئەو ناسم ئەموو چێم بەڵام ناوی ناوتم ئەم فڵان کەسە ناسی ئەتان ناسم بەس ناوی کەسی ناوت سبحان الله هەر دیمەنەکەی قسەکانی زۆر عەجیب بکە ئەیوت ئەمە معجیزەی خوایە من نامرم ئەمە ئەمرێنێت ئیتر دایکم بە فەزلی خوای گەورە پێکەنین و گریانی تێکەڵ بوو هەمومان بەو شێوە بووین ئیتر وەکو عەرزم کردی چەند سەعاتێک ئابەم شێوە مایەوانێ بەڵام ئیتر قەدەری خوای گەورە هەر ئەوە بوو خوای گەورە وەکو معجیزە چەند دەقیقەیەک چەند سەعاتێک ئەمەی پیشان داین سوکنایەک بوو بە دڵدەرونی دایک و باوکم کە بەم شێوە بینیان خوشکانم بێگومان هەمومان بەڵام خوای گەورە ئەو چەند سەعاتە ژیانی پێبەخشیەوانێ ئەم کۆمەڵە قسانی بۆ ئێمە کرد ئەم کۆمەڵە قسانی کرد بەڕاستی دوای ئەوە قەدەری خوای گەورە ئیتر ئەجەلەکەی هاتوو لە سەعات تقریبەن 8:09 شەوە ئۆکسجینی دووبارەوە هاتەوە خوارەوانێ بەڵام ئەوەی کە خۆم لەسەری بووم بەڕاستی ڕێک ئەو ئاەتانە بە چاوی خۆم بینی بەڕاستی کە خوای گەورە فەرمێت حتى إذا بلغت التراقي وقيل من راق بێگومان یعنی شعورم پێکرد خۆم لەسەری بووم وردە جوڵە لەسەر قاچی نەما لەسەر دەسی نەما خۆم حاڵەتی مردنم بەردایبەتی بینی بەڕاستی حتە بینە قاقای غەرغەرەیەکی زۆری کرد ئاەتەکە کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون صد شعورم كر أو حالة أو بطاوتي جاني سبات خواهي قولا بالرحمة خواهي خا إن شاء الله لقل سرجم مردواني بريستانو لقل سرجم مردواني مسلمانانا